والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلام إخوة يورتان ليبيا، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوا كارين لپروردگار مانگی رمضان لا ملایکمان وربگره وارچی چاکە و باشەمانە ئینشاءالله خوای گەورە لێمان وەربگرێ و بەوەی پاداشتمان بداتەوە کە خۆی بە ئەندازەی چەند قات دایناوە بۆمان. گەیمانە ئاەتی 60 لە سوورەتی کەهف تەفسیرکردنی. لە ئاەتی 60ەوە باسی قسەی موسا عەلەیهی السەلام و باسی قسەی خضر هەردووکیان بەیەکەوە دەکا خوای پەروەردگار جەلە جەلالوه. ئەم قیسەیە دەرس و عیبرەتی زۆرتیە، ئینشاءالله بە وردی لە خزمەتانە دەبین. زۆر جارش باسە کرێ، بەڵام دەرس و عیبرەتی کێیە؟ موسا عەلەیهی السەلام ڕۆژە لە ڕۆژان لە بوخاری هاتووە حەدیثەکە ابن عباسە عن ئوبەی بن کەعبە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ، بوخاریش گێڕاوێتیەوە. لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە فەرمێ قام موسى يخطبها من في بني إسرائيل، واتە لە بني إسرائيل موسى هەستا قسەی کرد بۆ گەل و قەومەکەی خۆی، یعنی وتاریکی بۆدان باوا بڵین. فقیل له أيها الناس وأعلم، پیان وت ئەی موسا، پرسیاریان کە خەڵکەکەی ئەی موسا کێ هەیە زاناتر، یعنی زانایە؟ موسى عليه السلام فەرمووی ئەمجا فەرمووی قال أنا، فەرمووی من. وتیان کێ لەسەر زەویدا زانابێت دانابێ؟ وتی من. ئەمجا دوایە مەخوای گەورە ناردی بۆ لای خضر عەلەیهی السلام وەک ئەوەی کە بڵێ لە تۆ زاناتر هەیە موسا، بۆی چەند دەرزێ فێربی. ئەمجا ئەفەرمێ الناس أعلم قال فتعبت عليه الله عليه إذا لم يرد العلم إليه. ماوەیەک وحی ئەوانە نەما وأوحي إليه بل عبد من عباده بجميع البحرين هو أعلم منك. أمجا وحي بوهاتو تيان كابرايك هي لتو زانتر موسى بيتو بتشي بولاي. موسى شفتي فقال أي رب كيف السبيل، شون بيدوزمو شون بروم شون بياو دوزمو؟ فقال فرموي لقل خوتا أروي ماسيك دبي كيتنا توريك ئەچی بۆ ئەو شوێنە لەوێ، یعنی حوت بەمانای حوت هاتووە. کەسێک شەبا لەگەڵ خۆیان بە ناوی یوشعی بن نون، ئەمەش لەگەڵایەتی ئەو ماسیە لە هەرچی شوێنێ زندووە بوو کەوتە ناو بەحرەکەوە، ئەو پیاوە لەوێ، ئەوە ناو نیشانەکەیەتی. ئەمە خوای گەورە ئەمری پێەکە. یەکێ لەوێ ئێعجازانەیە ماسی چۆنە بێت تۆ لە ئاو دەرەکەت ئەمری ئەوانە؟ ئەی چۆنە بێ ماسیەک مردارە بێت تۆ بێژین ئەم دەریەکاوەی کاتە ناوت و تەبعەن مردارەوە بووە بە ویستی خوا بە ئیزنی خوا ئەگەیتە ئەو شوێنە ئەم ماسیە زنیە بێتەوە خۆیە کاتە ناو ئاوەکە. ئەمە دەرسێکە لەو دەرسانە. خوای گەورە یعنی هەموو شتێک کە عەقڵی من و تۆ تەسەووری ناکا، خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەوە تەئکیدی لێ بێ کە خوای گەورە جێبەجێ دەکا. کون فەیەکون، ئەیکە چیت ئەوێ خوای پەروەردگار بۆ دەکە. بۆیە لەسەر ئەمە هاتووە ئەم ئاەتانە دابەزیوە. سەبەب نزولەکەی ئەمەیە، وەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەفەرمێ وە سوفیانە شوتێتی لە شوێنێکی دەشتاییکی کە سەحرایەک بێ لە پاڵ بەردێکە موسا دانیشە، ناونیشانەوەی لە پاڵی بەردێکە دانیشە، لەبان ئەو بەردە ئەو ماسیە لەبان بەردە کە زنی ئەبێتەوە خۆی داتەبان بەردە ڕەخەکە و داخلی ئاوەکە دەبێ. ئەمە خوای گەورە کە موسا ئاگادارەکەتەوە گشتی پێوتووە، موساش خۆی حازرەکە بۆ ئەوەی بکەوێتە ڕێ. بۆچی؟ بۆ ئەوەی بگێتە لای ئەم پیاوە. کاتێک ئەگاتە لای ئەم پیاوە تەبعەن تعریفی خۆیەکا بۆی قال فقال أنا موسى بني إسرائيل. کاتێ ئەگەیتە خضر، خضر هەندێک ئەڵێت پیاو چاکن، هەندێک ئەڵێن پێغەمبەرە. ئێمە ئیشکالمان لەوە نییە، ئیتر ئایا پێغەمبەرە، بەڵام پیاو چاکەکە الله ئەعلەم زیاترە، پێغەمبەر نەهاتووە پێغەمبەر.
ئەم پیاوە ماوە یان مردووە قسەی زۆری لەسەر حەز ناکەم بچمەوە تەفاسیلە بەس ڕاجح ئەوەیە نەماوە قسەی ترشی تایە ئەمجا ئەفەرمێ من موسام هاتمە بۆ لای تۆ لە بەنی ئیسرائیل بۆی فێرم کەی عەفو کە ئەمجا پێشەوەی بشنین باشنە سەر ئایەتەکان خوای پەروەردگار باسی بۆمان دەکا موسای بن عمران لەگەڵ یوشعی بن نون بن یوسف لەگەڵیا بوو ئەمجا ئەمە محیطی هندی لە دەریای سوور ئەو شوێنە خۆ معلومە باب المندەبی پێڵێن لەو شوێنایە ئەو بەحرەیە کە موسا عەلەیهی سەلام چووەتە ئەوێ طبعا ئەم قیسەیە زۆر بە تەفاسیل باس کراوە بەڵام ئێمە لە خزمەتی جەنابتان نابین بە کورتی باسی دەکەین کاتێ خۆی پەروەردگار جەلە جەلالوهو ئەچینە سەر ئایەتەکان بە ئیزنی خوا لە ئایەتی 60 ئەفەرمێ خوای پەروەردگار وإذ قال موسى لفتاه لا أبرح حتى أجمع أبلغ مجمع البحرين أو أمضي حقبة فلما بلغ مجمع بينهما نسي حوتهما فاتخذ سبيله في البحر سربا كاتي موسى لقل فتاة تبعا رفيقكي الله ببرادركي الله يوشع كاتي كواتا جنج بو ديارة موساش عليه السلام هر جنج بو فتاة بمعنى جنج دي ئەوە کێ لەگەڵتایە تەبەن ماسیەکە لای ئەوە لای موسانیە ئاگاداری کردێتەوە لە هەرچی شوێنێکە ئەم ماسیە کەوتە ناو بەحرەکەوە زنوو بووەوە کەوتە ناو بەحرەکەەوە ئاگادارم کەرەوە ئیشەکەمان لێرەوە دەست پێەکە ئێمە ئیتر قەدەری خوا ئەم پیاوە ئەگەنە ئەو شوێنە موسا کەمێ خەوێ ئەم ماسیە زنوو ئەبێتەوە خۆی کاتەوە بەڵام ناکەوتە فکریەوە تا لە ئاەتە کاڵێ کەچی مجمع بينه ونسي حوتهما يعني ماسيك حوت يعني بمعنى ماسي دي كجل فكري شو بيه بلي دواي مديك أرونه تاشوني كيتر يستحد كان عليه موسى ماسيك لفلان شون بيشوي بين بويرة زنو بوك وتناعوك عليه دباب قرينو بوي شكمان لي أوبيا ولا وريه أقرينو بو شونه يتر خضر أدوزيته طبعا فاتخذ سبيله في البحر سربا كاجيت أبي لورا تعريفه بيناسي خويا كموسى عليه السلام بو أنبيعه كمن موسى عليه السلام بيغمرم خوا أمري بيا كردوم بيم بلايتو أو شجع باشا بوتي هاتوي الله حزكم رفيقيت كم لقل طابم أم جا خوي پروردگار أوي بيا الله حزكم لقل طابم موسى عليه السلام أم جا إجا باشا بس آية تود تواني لقل منا تحمل كي أتواني لقل منا أو شتانا كدا كم قسنا كي خود بقري هتا دواي تيبقي موسى إجا إن شاء الله وعاكم أوي كتو أتوي من أودكم أوي كتو قرقتا من بجوري أودكم إن شاء الله تعالى إجا باشا أم جا بياليت أوي شي بيالي قال خضر لموسى أويك علمت نبو زانس نبو قسنكي من چیم کرد تۆ هیچ نەڵێ بەس تەماشاک دوای پێت ئەڵێم گشتی چییە ئەتوانی خۆت بگری وتی بەڵێ ڕێککەوتن لە سەرامە ئەم پێغەمبەر و ئەم پیاو چاک باشە لە دوای ئەمە خوای پەروەردگار بۆمانە گێڕێتەوە تەبەن ئەو قسانی کە من کردوم پەروەردگار هەمووی ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەمجا پەروەردگار قال ذلك ما كنا نبغي فارتدى على آثار ما قصص فوجد عبدا من عبادنا آتيناه رحمة من عندنا كدوزي وقصدي وعلمناه من لدنا علما أتاكو تاي بوي بوشي موسى بوشي شو بلا أنبياء بوي فيري زانست به پیغمبرك بچه بويش دي ترفير به منو تو او هر أبي بيجيني چما نازانين ئەو کەسانەی کە خۆیان ئەڵێن ئێمە زاناین دانایە موش دێزانی پێویست ناکا کوڕکەی پێویست دەکا پرسیار بکەیت کورە بێ من پێتێژم قەت ئەوانە مەڵێ چونکە خوا ئەمرەکا بە موسایەک جەلە جەلالوهو موسایەک خوای پەروەردگار جەلە جەلالوهو بە موسای عەلەیهی سەلام کە پێغەمبەرەکەیەتی بڕۆ بەلای پیاو چاوێکێک بۆی فێر بێ لێەوە بەس موسا ئەوەنەی وتوتی لەسەر دنیا کەس نییە لە من زاناتر بێ ئەی چی جا ئێمە کە زۆر جار لەوەی خەڵکێک زانا بيان نزاناش نبي خوي امرو اوي كوتي نازانم زانايا بلام نزان امرو عيبه زور جار لامان عيبه بيما نلين والله كاكا بيجي نزان زو شلون ابي بيجم نزانم والله عيبه كاكا ابي مش بزانم خوي اوي همو كستوتي ازانم نزانه
بێئەدەبینەوە لە خزمەتانە. بۆی پیاوچاکان فەرمویانە ئەوەی هەموو شتێ نەیگێڕاوەتی زانم ئەوە نەزانە، ئەوەی کەوتی نازانم ئەوە زانایە. تو سێری ئیمامی ئەحمەد کەس ئێو کەڵە پیاوە لە 40 پرسیاری لێ کرێ 12 پرسیار 13 پرسیار جوابدات. ئیمامێکی گەورە لەو پەردنیاتیان بۆ لای بۆل وتیانیا ئیمامێ لەو پڕڕاتون بەلای تۆ لەو پەردنیا وتی بڕۆن بە هەموو کۆڵان و گەڕێکێکا و بە هەموو شارێکا بڵێن ئەحمەد نازانێ لێ. وتیان ئاوا وتی ئەی نازانم و تۆ خۆ بە زۆر نییە ئیستە تێتە لای تۆ پرسیارێک لێکا بزان مەلایە نازانێ کە نەیزانی ئیتر تەپڵتا کوتێ مەلا نەیزانی یەخی چەکە با مەلایە نەیزانی چی تێ هەجا تو گەرەک دە مەلا هەموو شتێ جوابدا تۆ جا کەواتە خۆمە نییە دەستکەیتە گرفانتە هەموو شتێ بۆ خۆت بێژی. علمی خوا ئەو موساعەیە کە نەبی خوایە خوا پێڵێ بڕۆ کاکە فێری شتی تر بە بۆی تەحمل بێ و شتی تری فێرەکە. خوای متعال جل جلاله ئەمەمان پێڵێ پەروەردگار ئەمجا ئەفەرمێ موسا کە ئەچێتە لای وەڕێکەکەون ئەمجا ئەفەرمێ فەوەجەدا ئەمجا قال موسى هل أتبعك على أن تعلمني ما علمت رشدا آية فيرم دكي زانست علم قال أمجا فرمي قال إنك لن تستطيع معي الصبر توناتواني لقل منا آرام بي صبر بقري چونك موسى أنا خضر خوابوي باس كرده موسى كم يتبعتنا عليه السلام أمشى فرمي إن شاء الله لقلتها قال ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمره إن شاء الله خورا قربم ولا قلت شعبم موسى عليه السلام فرمي باش كوتنا أمو قفتو قويا لو قفتو قويا أم جاء نسر سي فقرة كإشكاني أكاو وجوابي أداته كي جوابي أداته موسى عليه السلام باسي أو من بوك أوش أويا يكميان كموسى سوار أبي لقل خضرة أوش سواري سفينة دبي طبعا أم سفينة لناو السفينة قابلوا بجيتا أحداث كان قصية أجرته هل جان خوي موسى النبي خضر سواري بيجين بشتي بسفينة كذبن أبينين شولكية طيرك ديت أنشيتوا أم طيرك كذا نشيتوا لليواري السفينة قومي تخوت زاني چۆلەکەیەک ئەبێ چەندێ ئاو هەڵکێشێ لەناو دەمی هەڵیگرێ زۆر کەمە. خضر بە موساڵێ تەماشاک پێ فەرمێ یا موسا تەماشای ئەو چۆلەکە بکە چەندێ ئاوی هەڵکێشاوە ئەڵێ زۆر کەم لە چاوی بەحرەکە هیچ نییە هیچ هێوتی ودیدەی چاک بزانە علمی من و علمی تۆش لە ذاتی الله علمی الله وەک ئەو تەیرێوە هەڵەیکێشێ خەت نەنازی بە خۆتەوە منش بە تۆشەوە دەرسێ زۆر گەورە فێریەکە موسى عليه السلام خضر کە فێری موساکە ئەڵێ بۆی بزانی غەڵەتێتر نەکەی دووبارە بڵێیتەوە لەسەر دنیا کەس نییە لە من عالمتر نەڕۆی چۆ بێژی لە خضر عالمترت نییە لەوش هەیە خوا خۆی ئەزانێ هیچ علمێک هیچ زانستێکی هیچ بەشەرێتێک نایەتگایەتە علمی ئەڵڵا گیانە بۆیە ئەمە دەرسێک فێریەکە ئەبێ وریابی موسا ئەو قسەیە یان دووبارە شتانە نەڵێیتەوە. ئەمجا دوای ئەوە ئەفەرمێت باسی ئەومان بۆەکە ئەچنە ناو سەفینەکە لەگەڵ سەفینەکەشدا باسی لە دوای ئەوە باسی فانطلق حتى إذا ركب في السفينة فغرقها سواری سەفینەکە من هەیتو خەڵکت دیە سواری سەفینە بێ و لەناو ئاوە ئەم سەفینە خەڵکێکی لەگەڵایە هەستا ئەم سەفینەیەکی کرد کۆن کرد سەفینەکەی تەبعا سەفینە کۆن کرێ چییە بێ غەرقە بێ ئیتر ئەوەی تایە حیاتیە فەوتیە چێ بەرەو مردن. فانطلق حتى إذا ركب إذا في السفينة غرقها قال أغرقتها لتغرق أهلها موسى يكسر خوي بينية خوتي تو أما كنات كربوي همومان تيابتشين خو ويانا وسفينة قايسة خنشين همومان خضر يكسر وتيبي أم جاء فرمي لقد جئت شيئا إمرا قال ألم أقول لك إنك لن تستطيع معي صبرا نموت فيت هلا بداية وتمتونات وأني لقل من آرام بي ها أمرو أما زورة أما درزة جيدرة تو قالك تشتيب كي جارة هيش نيجت شون بخوا أميشة هل يارو أميشة خراب جارة هيش نبوده صبر كبايشة كبكري دواء وقرار بدل الثري موسى أما ما بيغلي أما درس كيترة
هەموو شتێ لە بیدایە بڕیار مەدە با ئیشەکە ببینی بە چاوی خۆت دوای بێژە ئەمە باشیان خراپە. چونکە لە شەرعشدا شتێک بوونی نەبێ هە خەیاڵات بێ دروست نییە، هەموو شتێک وایە ئیلا ئەوە نەبێ نابێتەوە. ها موسا فێی خوای گەورە فێری ئەومانەکە خەضری فێر کردووە بە موساڵێ نەموت پێ جارە من هیچم نەکردو بەس کونی سەفینەکەم کردە تۆ ێژی کاکە ئەمە گشتمان لە ناوەچیت بێ لە بزانم بۆ کونی سەفینەکەکەم دوای پێتێژم ئەم سەفینە بۆ کونەکەم. ئەو کاتە پێم ێژی باشت کرد یان خراپت کرد. زۆر جار ئێمە بە شەریعەت واین قەرارە دەین بەلەوەی ئیشەکە بێ تەواو بوو پێم بڵێ ئەگەرکەیکە. ئەمجا فەرمێ ئەلەم ئەقول لەکە ئینەکە لەن تەستەطیع معیە سەبرە قال لا تؤاخذني بما نسيت. دەی داوای لە بڕ نەکەم موساوتی لە بیرم چوو ها نسیانشەیە لە بیرم چوو نەمزانی ئینشاءڵڵا لەمە دواتر قسە ناکەم ناڵێم هەرچی ڕوویدا چاوەڕێیەکەم هەتا چی بێ بۆ ئەوەی کە فێر بن. كانت الأولى من موسى نسيانا پێغەمبەری خوا فەرمی وسلم یەژێ لە بیر چوونەوە لە موساوە دەستی بێ کە لە خضرۆ نەبوو چونکە وەحەل لە بیدایە موسا یەکەم پرسیاری ئەمە پێشەوەشی کە ماسێکە خۆی نەبوو برادەرەکەی بوو بەڵام لەیرا موسا یەکسەر لە فکری چووە ها نەختێ پێش ئێستا وعدی دا و بڵێن شتێکی وت لە بینیا هەستا لە فکری چوو. ئەژێ دوایەوە ئەمجا ڕۆین سەفینەکەی کرد و ڕۆیشت وتی کەمێک لە دوای سەفینەکە دابەزین دوای سەفینەکە دابەزین دوو مناڵ بینی سێرەکە دوو مناڵەکە یاریەکە وەڵا خەضرێکێکیانی گرد و کوشتی. ئیتر موسا ئاری تێبەر بوو ئیش لە کونی سەفینە نەما. ئەمجا موسا عەلەیهی سەلام لێوێ شاوتی قال أقتلت نفسا زكية بغير نفس تو چۆن ئەم مناڵەت کوشت یەکسەر ئەمە فەرموو. ئەمجا خضر عەلەیهی سەلام جوابی داوە قال ئەمجا ئەوەی جوابی ئەوەی داوە کە وتی ئەی نەموت پێت تۆ تەحەمل ناکەی پەلەمەکە ئێستا پێت ئەڵێم بزانە ئەمە چیشە بێت دوایەوە. ئەمجا ئەمەیشی کرد فەرمووی ئەلەم ئەقول لەکە ئینەکە لەن تەستەطیع معیە سەبرە ئەی نەموت پێت تۆ ناتوانی لەگەڵ منە سەبر و خۆ ئارامگربی یان خۆت بگریتەوە. ئەمجا دوای ئەوەش ئەڕوا سێم قسەمانەیە. ئەمجا موسا عەلەیهی سەلام لەگەڵ خضرە ئەمجا ئەفەرمێ پێی قال إن سألتك عن شيء بعدها فلا تصاحبني. ئەژێ ئەم سەر ئاگا پرسیارێک ترم لێ بکەی من و تو جیابینەوە مەرجی بۆ دانا نابێ بێش کوتی باش ئەبێ عوزرش نێنیتەوە نەڵێ هەم لە فکرم چوو ئەمە بە موسا ئەڵێ باش فانطلقا. ئەمجا چوون بۆ شارێک برسیانە گەینە شارەکە داوای نانیان کرد بۆی یەکێ بیانتە ماڵ کەس نەبوو بیانتەوە نانیان نەدا پێی ڕویانیش پێ نەدا نە بە خضر نە بە موسا. چوون سێرەکەن دووسێ مناڵ هەن دیوارێکەیە لار بووە خەرکی ئەڕمێ وتی یەڵا من وەستا و تۆ عەمەلە موسا عەلەیهی سەلام. موسا تشوێت بووە برسیەتی موسا عەلەیهی سەلام ئێهاتێنتە ئەمە ئاواییە کەسێ نەویت فەرموو بێنە ماڵ کەس هەر نەیوت خێراتنی نەکردین ئێبرسیمانە ئێ تۆش ئەچێم دیوارە چاکەکەی بۆمان ئەڕمێ با بڕمێ. ئەوە تەبعەن موسا تەبیعەتی ئێمە هەیە پەلەمانە ئێمە گەرەکمانە زوو نەتیجە وەرگرین هەر چۆن بێ بەس نەتیجە وەرگین بزان چییە بێ. لەیرا پێی وتی ئەمجا پێی قال هذا فراقي بيني وبينك تەواو لەیرا بەسەتر بەخوا لەیرا من و تو جیابینەوە موسا ئەمە ئەوە ناکرێ هەمن هەرشی لێ بکەم وجاڵە ناری دەستی پێوە بدەم و تۆ پرسیارێکم لێک منەوە تۆ لەیرا جیابینەوە دوای ئەمەش پێت ئەڵێم ئەم سیانە بۆچی کردومە بە ئەمری خوا کردومە ئەم سیانە من خۆم نەم کردووە بە موسا ئەڵێ دوای ئەمە ئەیگەڕێتەوە هذا فراقي بيني وبينك سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا. ئێستا ئەیگەڕمە بۆت ئەمانەی کە تۆ لەگەڵ ما تەحەملت نەبوو سەبرت نەبوو ئینشاءڵڵا ئەیگەڕینەوە دەرزەکەی تر لە خزمەتانە بزان ئەم سیانە خضر بۆ کردێتی بۆچی سەفینەکەی کون کرد و بۆچی ئەو منداڵەی کوشت و بۆچی ئەو دیوارەی کە چی لێ کرد خاسی کرد و نێلا بڕۆخی دەرس و عیبرەتی تای خۆی گەورە ڕەحمە و مەلایکەمان بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساق بکە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه.